چەند ئامۆژگاریەک بۆ مامەڵەکردن بە پارەوە. مانەوە لە ژیان و هەنگاونان لەگەڵ پێشکەوتنە خێراکاندا هەمیشە پێویستی بە شتێک هەیە کە پێی دەوترێت پارە. ئەو پارچە کاغەزەی کە بڕیار دەدات تۆ چی بپۆشی و چی بخۆیت، تەنانەت بڕیار دەدات کە چۆن لە چاوی کەسەکانەوە ببینرێت. ئەمەش بووە هۆکاری ئەوەی کە هەمووان کار بکەن لە بەرامبەر دەستخستنی پارەدا. بەڵام دەبێت ئەوەمان لەبیر بێت کە تەنیا بەدەستهێنانی پارە بەس نییە، بەڵکو دەبێت بەرنامەیەکی تایبەتمان هەبێت بۆ خەرجکردن و بەکارهێنانی ئەو پارانەی کە بەدەستمان هێناون، تاکو لە هیچ دۆخێکدا تووشی کورتهێنانی پارە نەبین. یەکێک لە بەرنامەکان ئەوەیە کە هەرگیز پشت بە یەک سەرچاوەی داهات نەبەستین، لەبەرەوەی کاتێک ئەو سەرچاوە داراییە نەمێنێت ژیان ئاڵۆز دەبێت. لەوانەیە تا ماوەیەکی زۆر سەرچاوەی دارایی جێگرەوە نەدۆزینەوە، بۆیە گرنگە کە کارێکی تر بکەین، یاخود گەر کاتت نییە بۆ ئەوەی کارێکی ترت هەبێت ئەوە دەتوانیت بڕەپارەیەک لە کڕینی پشک تەرخام بکەیت، یاخود گەر موڵکێکت هەبوو بتوانە بەکری بدە. بەو شێوەیە گەر یەکێک لە سەرچاوەکانیشت لە دەست بچێت تووشی دڵە ڕاوکێ و بێپارەی نابیتەوە. ئامۆژگارێکی تر بریتیە لەوەی کە هەرگیز جانتایەکی خاڵی مەکڕە کە نرخەکەی $500 بێت، بەڵکو جانتایەک بکڕە کە نرخەکەی $50 بێت و $450کەش کە ماوەتەوە بیکەرە ناو جانتاکەوە. ئەمە ژواتای ئەوە دەگەێنێت خۆت مایە پووج مەکە لە پێناو ئەوەی دەوڵەمەند دەربکەویت. یەکێک لە باشترین ڕێگاکان بۆ مامەڵەکردن بە پارەوە بریتیە لەوەی نرخی بەرهەمەکان بەراورد بکە بە کاتەکانی کارکردنت. بۆ نمونە پێش ئەوەی بەرهەمێکی گرانبەها بکڕیت هەوڵ بدە بەراوردی بکەی بە کاتەکانی کارکردنت. ئەو کات دەتوانیت بڕیار بدەیت ئەو بەرهەمە شایەنی ئەو نرخەیە کە تۆ دەتەوێت بیکڕیت یاخود نا. زۆر کەس دەبینین کە بڕەپارەیەکی زۆریان لە پێناو کڕینی ئۆتۆمبیلێکی گرانبەها یاخود خانوویەکی گرانبەها قەرز کردووە، بەڵام تۆ ئەوە مەکە. هەمیشە بەوەی کە هەتە ڕازی بە، هەروەها ئەو شمەکانە مەکڕە کە زۆر پێویستت نین. سەرەتا بە پارەکانت بەرهەمهێنان بکە، دواتر لە قازانجەکەی شمەکەکان بکڕە. هەوڵ بدە لە تێچووی خواردنەکانت کەم بکەیتەوە، باشە کەوتیان بکە. بۆ نمونە گەر بتەوێت خواردنێک بخۆیت نرخەکەی $20 بێت، بیر لەوە بکەرەوە کە بەو $20 دەتوانیت چەند سەرچاوەیەکی خۆراکی بکریت و 4 ژەمی لێ ئامادە بکەیت. کورتەی هەموو بابەتەکانیش لەوەدا خۆی دەبینێتەوە کە هەوڵ بدە پاشەکەوت بکەیت، لەو پاشەکەوتانەش بتوانیت بەرەمهێنان بکەیت. باشترین ڕێگەش ئەوەیە کە بەردەوام زانیاری نوێ لە بوارەکانی کارگێڕی کار پەیدا بکەیت. لە کۆتاییدا ئەوەشت لەبیر بێت هەموو ژیانت بە دوای پارەدا ڕامەکە، بەڵام وە بەرهێنان بکە، پەرە بە خودی خۆت و بیرکردنەوەکانت و زانیاریەکانت بدە. لەو ڕێگەیەوە بتوانە پارە پەیدا بکە و ژیانێکی ئاسوودە بۆ خۆت و بۆ چواردەورەکەت دەستەبەر بکە.